بێگومان ئەم پرسە پەیوەستە بە سیستمەوە. سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەو چوارچێوەیە کە هەیەی وای کردووە کە پەرلەمان کارانە بێ و ڕۆڵی خۆی نەبینێ، چونکە سیستمی حکومڕانی لەسەر چوار پایەی ئەساسی بەندە. یەکەمیان پێکهێنەرەکەی ئێمە ئەزانین لە هەرێمی کوردستانە لەبەر ئەوەی کە پێکهێنەری دام و دەستگاکان و مؤسسەکان ئەو حیزبە سیاسیانە بوون کە لە هەرێمی کوردستانە دوای خەبات و شۆڕش هاتنە خەباتی مەدەنی، بۆیە لە خەباتی شۆڕشەوانەیە کاتێکە ئەگوازرێتەوە بۆ خەباتی مەدەنی و ئەکات کە سەقافە و ڕۆشنبیری خەباتی مەدەنی نەبێ. ئەو حەماسەتەی کە لە بڵین شۆڕشە هەبوو حەماسی شۆڕژێڕی نەگوازرایەوە بۆ حەماسی مەدەنی تا بە شێوازێکی مەدەنی کارەکان ڕاپەڕێنن. دووەمیشیان ئەو بڵین عقلێت و ڕۆشنبیریەی کە حکوم ئەکا مادەم بنیادەکەی پێکهێنەرێکی شۆڕژگێڕیە بۆیە ئاشنا نیە بە خەباتی مەدەنی، بۆیە چوارچێوەی موسساتی ناپارێزرێ. دەسەڵاتەکان کە هەریەکە پێویستە ڕۆڵی خۆی ببینێت، دەسەڵاتی تەنفیزی تەشریعی دادوەری کە هەریەکان ئەبێ ڕۆڵی خۆی ببینێت. لە ڕاستیە ئەمە وای کردووە کە دەسەڵاتەکان هەیمەنەی حیزب بڵین زاڵ بۆ بەسەریە، ئەمە وای کردووە کە ناتوانرێ ڕۆڵی خۆیان وەکو پێویست ببینن. پەرلەمانیش وەکو موسساتی تەنفیزی چۆن حیزب دەستی خستۆتە بینەقاقەی و ئەو ئیدارەی ئەکا بۆ بەرژەوەندی خۆی بۆ مەساڵحی خۆی، پەرلەمانی ژوای لێ هاتووە بە ئیعازی حیزبەکان. ئەگەرچی لە دنیاە ئەمە یعنی عورفە هەر بڵین کوتلەیەکی پەرلەمانی سیاسەتی حیزبەکەی پەیڕەو ئەکا، بەڵام بەو مانایە نا کە حیزب یعنی ڕێگر بێ لەوەی کە هەرچی لە بەرژەوەندی هاوڵاتیان بێت ڕێگر بێ لە بەردەمیاوە دەست بخاتە ناو کاروبارە یاسایەکان و تەنانەت دادوەریەکانیش. بۆیە ئەمە وای کردووە مادەم هەیمەنەی حیزب هەیە سەرجەم دەسەڵاتەکان ڕۆڵی خۆیان نابینن، بەڵکو ئەوەی کە لە کوردستانە ڕۆڵ ئەبینێ حیزبە سیاسیەکانن. ئێستا وای لێ هاتووە لە ناو حیزبە سیاسیەکانیشە چەند سەرکردەیەک لە ناو حیزبە سیاسیەکانە دەسەڵاتیان هەیە بۆ بەرژەوەندی خۆیان حکومڕانی بەکارهێنن، نەک بۆ خزمەتی گەلی کوردستان. بێگومان ئێمە کە کێشەکانمان زانی، خەڵکی هەرێمی کوردستان هەموو کێشەکان ئەزانێت. مادەم کێشەکان ئەزانین ئەبێ لە چارەسەرکردنی کێشەکانەوە دەست پێ بکەین. یەکەمیان ئەبێ ئەم بنیاتە، ئەم عقلێتە، ئەم سیستمە گۆڕانکاری بەسەرابێت. بۆیە ئەم گۆڕانکاریە بە کەسانێک ئەکرێ کە سەقافەوی حکومڕانیان هەبێ و ڕۆشنبیری حکومڕانیان هەبێ و حکومڕانی بۆ بەرژەوەندی شخصی خۆیان بەکارنەهێنن و هەروەها ئەبێ چوارچێوەی موسساتی لە هەرێمی کوردستانە پەیڕەو کرێت، هەر دەسەڵاتێک ڕۆڵی خۆی ببینێت، بە ڕۆڵی خۆی هەستێت، هیچ دەسەڵاتێک تێکەڵ بە دەسەڵاتێکی تر نەکرێت.